سلااو بەخێر بن و بە ڤیددیۆیەکی تازە دابانەمینتان لەگەڵ لە چناڵی دابانی یونیڤەرسم کە چناڵێک زۆر جیاواز و تایبەت لەو چناڵێکە باسی هەموو شتێک و زۆربەی شت و هەرچی شتە دەکەین بە شێوازێکی تایبەت و سندڕاکیش و جیاواز. طبعاً ئەگەر ڤیددیۆەکانی منتان بەدڵە و حەستان لێ بەردەوام بم لایکی ڤیددیۆەکان لەبیر مەکەن و سەبسکرایبی چناڵەکە لە بەرەوەی نیوەی ئەو کەسانێک کە تەماشای ڤیددیۆەکانمان دەکەن تا ئێستا چناڵەکان سەبسکرایب نەکردو. لەمان کاژدا هەموو پلان و هەدەفمان ئەوەیە کە بە زووترین کار بگەین 10,000 سەبسکرایبەر لە ماوەیەکی کەم کە ئێستا 2600 شتێکمان هەیە بە هیوا و هیمەتی ئێوە ئەکید دەگەین و هەروە لە خوار و هەرچی لینکی سوشال میدیاکانی خۆم هەیە لەوێن دەربۆتان بڵاو دەکەمەوە ئەگەر حەستان لێ چکە بابەتی جیاواز بڵاو دەکەمەوە کە وەکو یەک نییە لە هەموو پلاتفۆرمەکان. لەو ڤیددیۆ باسی ئەوەتان بۆ دەکەم کە جەماعەتی ئەوانەی کە لە ماڕەزی ئیش دەکەن چەند فرتوفێڵێک بەکاردێنن ئەو فرتوفێڵانە بەبێ خەڵک کەستی پێ بکاتن ڕۆژانە تێدەکەویتن یان ڕۆژانە فێڵی لێ دەکرێت بە شێوەیەک لە شێوەکان بەبێ هەست بە خۆیان بکەن. بەس لەو ڤیددیۆ بۆتان باز دەکەم بە شێوازێکی بە تەکنیکێکی خاص کە ئەو جەماعەتانەی کە لە ماڕەزی ئیش دەکەن فێڵێک بەکاردێن و هەندێک ماڕەزەیە بە تایبەتی ئەو فێڵانە زۆر بەکاردێنن وا لە خەڵک دەکەن بەس خەڵک ڕابکێشن بۆ ناو مەعڕەزەکە ئیتر دوای ئەوە بە مەزموعەیەک لەسەری کۆ دەبنەوە تا ئەو خەڵکە هەوڵ دەدەن کە قەناعەتی ئەو شەخسە بگۆڕنیان ئەو شەخسە بۆ شتێک هاتووە ئەخیری بەس شتێکی تر دەڕواتەوە. لایک لەبیر مەکەن و سەبسکرایبی چناڵەکە زۆر گرینگە با دەست پێکەین. تەبان یەکێک لە فرتوفێڵەکان ئەوەیە بۆ نمونە هەندێک ماڕەزەیە لە تیکتۆک و لە پیجی فەیسبوک و یان لەو جیانە بڵاوی دەکەنەوە لە ناکاو دەڵێن هەموو شتمان هەڕاست کردووە هەرچی سیارەیە سەرمانەی ناوەتە خوارەوە و تەبان بە باگراوندێکی ئەلمی سەقەت و ناشرین باسی شتەکان دەکەن و بە پرۆناسیشنی وشەکان بە تەواوەتی غەڵەت بۆ نمونە فۆرت ئێجی هەیە لایوان ئێدجە یان سوندیان خواردیارچی حرف و کەلیمە هەیە دەبی لەفزیکەن ئیتر ئەو هەموو خەڵکەش کە بەڕاستەکەی پێ دەڵێن ئەوەندە فزوڵ نییە مێشکی بەکاربیێنی ئەو شتە ڕاست کاتەوە کە شتە ڕاستەکەی بڵێ وەلەو ئەوە مۆزوع نییە بەس مۆزوع ئەوەیە کە باسی ئەوی دەکەم کە چۆن فرتوفێڵەکان دەکەم بۆ نمونە هەندێک ماڕەزەیە دەڵێن سیارەکانمان زۆر هەرزان کردیە بۆ نمونە ئەو سیارە لە 220 وەرەقە بوویتە 180 وەرەقە هیچ کەسێک لە دنیا 50 وەرەقەی ناینتە خوارێ باوەڕکە ئەو شەریکەی کە بیۆی داش بخاو بەس بۆی بیکاتە پارە ئەو شتە ناکاتن ئەوە دوورە لە ڕاستی و بەتەواوەتی درۆیە. یەکەمین شت بۆ درۆیە بە دوو تەکنیک بۆتان ئیسبات دەکەم درۆی. یەکەمین تەکنیک ئەوەیە کە ئەو سیارە ئۆڕێدی سعری زیاد کرایە دوای هاتیتە خوارێ ئەوە یەکێک لە شتەکان بەس ئەوە کەمتر بەکاریدێنێ لە بەرەوەی خەڵک ئۆڕێدی زۆربەی سعری شتەکان دەزانی تقریبان سعری هەموو شتەکان دەزانی بۆ نمونە هەموو خەڵک دەزانی کامری لە حدودی چەندیە مەسەلەن ڕافۆر لە حدودی چەندە ڤۆکسواگن ئەتڵەس لە حدودی چەندە ئەو سیارانە بۆ نمونە بەس تەکنیکەکی دی هەیە کە بەکاردێنین بۆ نمونە دەڵێن کامریەکە نرخی 220 وەرەقە بوو کە دیتمانە 170 وەرەقە 180 وەرەقە بەس کە دەچیە ماڕەز وەڵڵا بەداخەوە کامریەکە ئێستا فرۆشە 2 دقە زووتر هاتبیت ئێستا کامریەکەت بردبوو بەس 2 دقە پێش ئێستا تازە سلفی لێدا لەسەری فەڕە ئێستا لەوانێ بڕۆی پێڕا بگەی ڕای بگری و 5 وەرەق خێری بدێ بداتێت تەبانەوە هەموو درۆیە لە بەرەوەی ئەو سیارە نەفرۆشرایە یانیش فرۆشرایە بە سعرە چیری فرۆشرایە بەس ئەوەیە هەموو هەدەفەکان ئەوێ پێیت و ڕابچیشن بۆ ئەو ماڕەزە ئەو ماڕەزە هەست بکات کە ئەتوو ئێرە ماڵی خۆتە ئەو ماڕەزە تایبەتە سعری هەرزاندرە شتەکانی جیاوازە نرخەکانی وەکو بازارنیە تەبانەوە هەمووی درۆیە کە دەتێنتە ژورەوە بەڵکم ئیقناعت کا بە سیارە چیدی بە ڕەنگە چیدی بە مۆدێلە چیدی بە سعرە چیدی ئەو یەکێک لە فێڵەکان فێڵە چیدی کە جەماعەتی ماڕەز بەکاری دێنن زۆر بۆ نمونە کە دەچی دەڵێ ئەو سیارە ینی بۆ نمونە لەگەڵ صاحب سیارەکەی کێشەی ئەوە هەیە کە لەسەر نرخەکە بگەنە 150 نەفەری خێرومەن لەو منطقەی خڕبنەوە هەمویان نەسیحەتی بەلاشر دەکەن هەموو نەسیحەتی عەجایب ئەو ئامۆژگاریانەی کە دەتکەن ژیانت دەگۆڕی بۆی ئەتوو بەس قەناعەت بکەی کە چەند وەرەقەک دوورم بگەنە ئەو نرخەی کە تۆ دەتەوێت ئیتر ئەوە یەکێک لە فێڵەکان دییە لە بەرەوەی خەڵک جاری وایە تااقەتی نییە بەس دەوێت زوو بگاتە ئەو سعرەی کە دەیوێتن ئەو سیارە بکڕیتن و دەربچیتن لە ماڕەز و نەزاتی بێت تەبان زۆربەی ئەوستانە بۆ ئەو سیارە ئەمریکانە لێدرایانەیە کە دێنە ئێرە ئیتر بۆیە هامشی ڕبحی ینی هامشی ڕبحی ئەو کەسەی کە ئەو سیارەی دەفرۆشتە و لەگەڵ و زۆرە بەس ئەتوو بەبێ هەست بە خۆت بکەی کابرا وا دەپارێتەوە دەڵێ وەرەقەک 2 وەرەقەم خێرە و هەموو مەسرەف وەشتیوە
بەتوبی ئەوی لە جیفانی شتە بیدێ لە بەرەوەی وەزای زۆر خراپەوە لەبەر خزمەتی مرۆڤایەتی ئەوی شێرەکە بۆی خزمەتی من و تو دووسێ کەسیدی بکاتن طبعاً ئەو شتانە هەمووی دوورە لە ڕاستی هەمووی دوورە لە ڕاستی پێڵی سێم ئەوەیە کە ئەتوو شتێک دەفرۆشی دایمەن سوک دەکرێت کە شتێک دەکری دایم مەدەح دەکرێت ئەو زایدەن کە شتێک ئەتوو دەتەوێت ئەوان نیتیان دایم منبوز دەکرێت ئەو شتێک کە ئەتوو دەتەوێت ئەوان هەیتیان دایمەن تەعزیم دەکرێت ئەوە زۆرە لە ماڕاست ئەویش چۆن بۆ نمونە ئەمن ئەتا قەرارم نەدایە بۆ نمونە سیارێک دەکڕم سیارەکە لەبەرەوەی ئەمن دەیکڕم ئەو سیارەیە زەخم دەکرێت بە هەموو نەوەکانی پاش ئەو سیارە هەرچی سیارەی حرامە ینی قەمەرسناعیش نایگاتێ نەک سیارەی ینی قەمەرسناعی بۆ زەخمی خۆی ناگات ئەو سیارە لەبەرەوەی ئەم قەرارەمدایە بکڕم لەبەرەوەی ئەو صاحب معرەزەشیان ئەو معرەزە ئەو سیارەی هەیە ئیتر دەبی وات لێ بکاتن کە ئەتوو گەورەترین قەراری بڕیاری ژیانە داوەکە و سیارە بکری لە بەرەوەی سیارەیە ژیانی خەڵک دەگۆڕی لەمان کاتدا تۆ سیارە کتێ بفرۆشیتەوە ینی وا پێشان دەدەن ئەخیری دنیا یعنی ئەگەر تو ئێستا دوو دەقەیە و سیارە نەفرۆشی ئەو سیارە لە جێوە دەتەختەوە یان قومبەلەکی نەوی دەکەوت خوارێ بە سیارەت و دەکەوی سیارەکە هەلالا دەبی ئەوی کە لێش دەکردەوە لەبەرەوەی گوناحە و دڵێ تو گوناحی و دڵی بە تو دەستێ و دڵی بە مرۆڤایەت دەستێ دڵی بازوو ئەو سیارەی نەجات دەموو لە ناوچوون ئەو شتانە بۆی زوو سیارەکەی بکڕم سیارەکەەوە بیتر بە کەیف خۆی سەری لێت داتم و سەری دەشتێن تۆ شتەکەی تو سوگ دەکا و لەمان کار شتەیە تو دەتەوێت ئەوەندە مەتحی دەکاتن ئەوەندە مەتحی دەکا ئۆتۆماتیکیان وات لێ دەیە کە تو هەست بکەشتی یعنی لەبەرەوەی ئەو شتە عەجایبەی دەکری ینی لەبەرەوەی ئەو بڕیارەدایە کە شتێکی وا یونیک و سپێشەڵ و عەجایب بکری لەبەرەوەی ئەو سیارە دەکری بۆیە ئەتوو نەفەرێکی تری فێڵێکی تری ماڕاستیە بۆ نمونە چ دەکەن دەڵێن ئەو سیارە بە 195 وەرەقە بوو هەرزانمان کردمانە 189 لەوانەیە تاقیب بکەی پێشتر وەکو بلاک فرایدی ڤیدیۆکم دروست کرد بوو بۆ منە لاپتۆپەکە دەکری پێش بلاک فرایدی بە 19 وەرەقەی بوو دوای بلاک فرایدی بۆ 22 وەرەقە پاش لەناو بلاک فرایدی بۆ 19 وەرەقە 3 وەرەقەیان زیاد کرد دوایەوەی نیانە خوارێت تەوان ئەوە لە ماڕە زۆر بەکاردێنن بۆ منە سیارەکە سەری دیار 195 وەرەقەیە لە ناکات بتە دوو دەفتەر یەکسەریش دێتەوە 195 ولوانە بێت 96 95 تو بەس بۆی ئەو فیلینگە ئەو هەست و ئەو کاریگەریت بداتێ بڵێ کە شتەکە هەرزان کرایە با زوو کۆم ئەو سارە لە دەست من نەڕواتن ئیتر بەس بۆی ئەو ئەحساسەت بۆ دروست بیتن کە ئەتوو ئەو سیارە لە دەست دەچیتن بۆیە دەبی بە زووترین کات بڕیار بدەی ئەو سیارە بکڕیتەوە ئەو سیارە باشە خراپە کێشە نیە میم ئەوەیە ئەتوو بڕیار بدەی ئەو سیارەی لە زووترین کات بیکڕی تەبانەوە یەکێکە لە کێشەکان کە زۆربەی ڕۆژ خەڵک توش دەبی لە ماڕاست بوو لە هەمان کاتدا فێڵی لێ دەکەن و خەڵکەکەش معلوماتی بەو دەرەجەی نییە تەوان فێڵێکی تری لە ماڕاستیە بۆ نمونە مواسفات ئەو کەسی کە زۆر معلوماتی نییە و زۆربەی خەڵکیش بەعام دراسی ئەو سیارە ناکە کە دەکریتنیان ئەو معلوماتی بە پێویست نییە و زۆربەی جار مەسەلەن نازانی سیارەکەیە بۆ نمونە ئێسی هەیە و ئێسی هەیە ئێسی هەیە وەکو فۆرد وەکو ڤۆکسواگن وانە فەرقەکەی نازانی چی فەرقە لە ناکاو بۆ نمونە زۆربەی جار ئێسی فولتری مواسفاتە سیارەکە دەبڵ ئەکسلە و پانۆڕامەیە و ئەو شتانە بەس ئێسی ئەو شتانەی نییە بە زاری وای ئێسیەکە دەست دەکەی بۆ نمونە دەبڵ ئەکسلە و پانۆڕامەشە بەس ئێسی نییە ینی ئەو دوو مواسفاتە سپێشەڵە ئەو کەسێک کە لە ئەمریکا داوای کردی ئەو سیارەی کڕی ئەو دوێی بە کەستم زیاد کردیان خۆی ئیزافی کردی لە بەرەوەی لەوانەیە پێویستی بە دەبڵ ئەکسل بی لە منطقی شاخاوی بژیتن منطقێکی بەفربی و لە هەمان کەژدا و حەزی لە پانۆڕامەیە و ئەو شتەیە تر زیادی کردیە ئەتوکەرە چێ مەعرەز قسە لەگە ئەو کابرای دەکەی دەڵێەوە فولە ئێکاکە بە چ حکومەک فولە دەڵێ پانۆڕامە و دەبڵ ئەکسلە ئەو لاوی ئەو مهم نییە کە شەریکە لە سینوسیتی ئەو ئێسیڵ یان لیمیتدیانەوە بەس لاوی میهمە فولەکە پانۆڕامە و دەبڵ ئەکسلیە ئیوی ئەگەر گێڕادیش بی بەس ئەو دوی هێبیتەوە فولە و قسەشی لەگە بکەی و مناقشە لەگە بکەی عادەت دەبێت دوزانی تێدەگەی لە من یعنی بەو نوعی قسە دەکا لەگەڵت و شەرمەزار دەکا و حراز دەکای تر بۆیە لە هەموو کات یعنی دەبی ئەو باگراوندت هەبی کە تو دەستی شتێکی دەکری و دیراست کردی بە تەواوەتی ئەوە فەرقی لەگەوە یان ئەو ماسفاتیە چکە زۆربیان ئەوانە لێوێن دەرن گولە بە تاریکی وەدەن ئەوە ناوی سیارەکان بە جوانی نازان بەتەبای ناوی ماسفاتەکان بزانن ئەسڵ نیوەی ماسفاتەکان هەر نازانن لە خۆڕا پێوە دەنێن و ئەوەندەی کە دەزانن بە خواری دەزانن ئەوەندەی کە نازانن هەر هەستی پێ ناکەن کە لە ناو سیارەی هەیەیاننا یعنی دەبی ئەوە بچی دیای من نیشێنی هەموویان خڕکێ لە قاچی بەس محازەرەیان بدێ بڵێ کاکە ئەو سیارەیە بۆ نمونە بلاین سپۆت دیتێکشنیە بەس بلاین سپۆت دیتێکشنەکەوی یعنی ئەوی زاویە مەیتە فەرقیە لەگەڵ زاویە مەیتی ئەو سیارەی یان ئەو سیارەیە ڕاداریە ئەو ڕادارە ئەتا ئەو حەدەی ئیش دەکاتن ئەو ڕادارە چکە ڕادار
خەڵک کە دەڵێ ڕادار تاوا لە ماڕزی کە گوت ڕادار تاوا دەبی قەدەم بشی ئەو سیارەدار و بەری دەکات خۆ ڕاداریش دەرزی ڕاداری ئیستابی ڕاداری ئەوەیە ڕادارێ لە بینی سیارە بۆ سیارە بخۆی ڕادەگری ڕادارێ سیارەی خاو دەکات و ڕادار بە دەرەجێ هەیە یعنی تو بۆ نمونە کو سیارە لە 4 پستنەوە هەیە تا 12 پستن ڕاداریش دەرەجێ و مواصفاتی چەند ئەو لە نفسی سیارە تەبان باز دەکەم لە نفسی سیارە باز دەکەم بەس ئەو لاوی کە گوتر ڕادارە سیارەکە ڕادارە تەواوی تر تەواو ئەخیر دنیا لای ئەو شخصایە بۆیە خەڵک دەبی ئەو باگراوندە باشەی هەبیتن پێشەوەی قەرار بدات سیارەی دەکردن و دراسە بکاتن بۆی بستە ناو چاویان چونکە ئەگە نەچێ ناو چاویان ئەوان سواری ملیە بۆژدار دەبن و دەست دەخەنە ناو جیفانن بە تەواوەتی فێڵ لێ دەکەن و قۆڵە دەبڕن و لە هەمان کاتژدا قەشمەری پێ دەکەنە ناو مەزلسی دەڵێن یەکە کات فەقیری ئەوها جێلمان کرد و نازانم چ شتانە دەبی ببیە مشترێکی ئیزعات لە ژیان لە هەموو شتێکە دەکڕی ئەمن ناڵێم بڵێم باسی خۆم کە مشتیوە بەس ئەمن هەر شتێک بکڕم و بریادم هەر شتێک بکڕم بچمە هەر شتێک یعنی ماڕزبی سیارەبی هەر شتێک بی ئەمن ئەیستری مشتریمە لەبەرەوەی ئەو شتێک کە دەکڕم بە تەواوەتی ختمم کردی ئەوە نەم دراسە لەسەر کردی ئەو کەسە بە هیچ نەوعەک ناتوانێت هیچ فکرێکی مارکتینگ لەسەر من تەطبیق بکە لەبەرەوەی هەم لە مارکتینگ خینتم هەم لەسەر شتێکی دراسەم کردیە بە تەواوەتی بۆی هەرچی معلوماتێکی دەڵێ ئەم لەو سەری هاتیمە بووی کە تو لە سەری بۆ دیوە کابرا ئەخیری هیچ پێ نامینیە یان بۆ سارەی دراتە تو یان ئەخیری تێکگیرە من دەردەکاو بە شەڕێن و ئەڵڵا یعنی شتەکە و هالی دێ بۆیە دەبی ببیە مشتریەکی ئیزعاج لە هەموو شتێک کە دەکڕی لەبەرەوەی ئەگەر نەکڕی خەڵک لێرە قۆڵت دەبڕی استقلال دەکات لەبەرەوەی ئەو سەقافەتەن هاتیتە لایمە ئەو کەسانێکی ئیش لەو مەجاڵی دەکەن شتت پێ دەفرۆشن کابرا زەمیری وجدانی وها بۆ دەرزی بە قۆت بی و وا لە تو بکاتن کە ئەتوو هەز بکەی کە ینی لە دەستی ئەمینی زەبۆیە ئاگداری ئەو فرتوفێڵانە بن و تەبان یەکشی تریش هەیە پێشەوەی ڤیدیۆکە تاوا بکەم و باسی بکەم من زۆر متابعی ماڕزەکانی ئێرە و جنوب دەکەم ئەوانەی لە جنوب ئیش دەکەن ئەتا حدەچی زۆر معلوماتیان لەمە باشتر ئەوانەی کە باسی سیارەکە دەکەن و باگراوندیشیان باشتر و شتیشیان لە سەخیندیتەوە پێشوێ بستنە سەر مۆبایل و تیکتۆک و شتیوە هەل لە خۆڕاگولە بە تاریکی وەنێنیان بەنەو ئەتو بێزت لەوەی ببتۆ ڕۆژێک لە ڕۆژان کە لەگەڵ یەکێکی ماڕست تعاملت کردیان برادرێک تێ لەو مەجاالە ئیش دەکاتن بۆیە ئەمە پێویستە ئەمە پێویستمان بۆیە کە زیاتر تەتەوەر بە خۆمان بکەین لەو مەجالانێکی ئیشی لێ دەکەین هەر کەسێک لەو مەجالە ئیش دەکات دەبی تەتەوەر بەخۆی بکە هیچ ئایبی تێدا نییە بەزەت و قەراردا تەتەوەر بە خۆت نەکەی و هەروە بە تاریکی بەناوکەی نابیشتیوە ببڕون ڤیدیۆیەکە درێژ بوو لایک لە بیر مەکەن و سەبسکرایب وە گوتم هەموو هەدەفەکەمان ئەوەی بگەینە 10,000 سەبسکرایب بە زووترین کات هیوادارم دوگمەی سەبسکرایب نێڵەن هەمووتان ئەو کەسانەی کە لێرەنەوە ڤیدیۆیەکی تەماشا دەکەنەوە تا سەبسکرایبتان نەکردیە سەبسکرایب بکەن و بە هیوای ڤیدیۆی تازە